لە مەودایەکی کەمدا. سپاسانەکەم. دەزانن چی ئێمە هەمومان پێکەوە لە خولی یەکدا خولی یەکەمدا سوپاکەمان دروست کردەوە. نازانم چۆنە بێت لە خولی دومتا، بەڵام بە شێوەیەکی ناوازە بێوێنە سوپاکەمان بنیاد نایەوە. من دەستدان بۆ داتەندی ئێمە کە ئێوە کارێکی زۆر باشتان کردووە. زۆرێک لە هاوڕێکانمەوەی کە لەگەڵم بوو کە لەگەڵماندان لەم هۆڵە بە زۆری نەیسەکردەکان و کە کەسانێکی زۆر ئازان، چونکە من چیرۆک و بەسەراتی زۆریان دەزانم و لەگەڵیان بووم لە نەخۆشخانە کە چانسی و یاخود هەلێکی کەمیان نەبوو، بە تایبەتی لەلایەن دکتۆرە کار و کە کارێکی باشیان لەگەڵاکردن و ئەوانی تریشم بینی و لەگەڵیاندا تەوقم کرد. When they don't cry, but he must have a great record. She was just devastated. Now, It worked out. The doctor said more blood was put into him than we've ever done. Goodbye to him, but he made it. He was brave, and look at the way he fought back for so many different things. Steve Scalise. A member who I really got to know over the last few years, and I'll tell you, he's a winner. He's a champion with another great wife. We got good wives up in there. Let's say great wife, fine husband. But Tom is a تۆی کێشت هەیە؟ سپاس دەکەم کارێکی زۆر باشت ئەنجامدا. کۆنفرانسەکەی ئێمە شێوە هەمومان دەزانن بە تایبەتی لیسا کە ئەزمونێکی ئێجگار زۆر خراپی هەبوو، بەڵام کارێکی باشت کرد. سپاسی تایبەت بۆ ئەو کارە ناوازایی کە ئەنجامداندا کە تۆمارێکی نوێ بوو. ئەوە گەورەترین کار بوو لە ئیڤێنتێکی وادا. ئێوە توانیتان زۆر شت بکەن لەبەر ئەوە دەمێت پیرژبایی لە هەمووتان بکەن. ئەزمونێکی گەورە بوو بۆ کۆماری خوازەکان کە هەمووان پێکەوە ئەزمونێکی باشیان بۆ ئاسێکە کە پێشتر نەمان بینیوە. ئێمە پێکەوە کۆمەڵە کەسمان لەگەڵ بوو بە تایبەتی لە یەک حاڵەتدا کە هەمووتان پێ ئاشنان کە دەکرێت و شیمانەی هەیە. ئەگوانە وای من نەمەتوانی بیکەم، بەڵام من دەمەوێت وتەیەکی تایبەت بکەمەوە. سپاسی پەیمانگەیە دەکەم. لە ماوەی 9 ڕۆژی ڕابردوودا بۆ بیری هەمووانمان هێنایەوە کە ئێمەی کۆماری خوازەکان چەندێک گرنگین و چۆن کار دەکەین بۆ داهاتوو 2 ڕۆژی ئەمریکا و لە هەمان ڕۆژدا و لە کاتی وتارەکەمدا سەبارە بە حاڵەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وان تێگەیشتێن کە تۆ هەلیکۆپتەرێک هەیە کە بە سەلامەتی نیشتەوە بە ئەو ژمارە زۆرەی لە سەربازان و بەڵام لەگەڵەوەش داتوانانی بنیشێتەوە بە سەلامەتی وای بۆ ئەو کەسانەشی کە زانیاریان هەیە سەبارەت بە هەلیکۆپتەرە بە تایبەتی ئەوانەی کە کێشیان هەیە لە یەکێک لە قاچەکانیاندا، ینی لەگەڵ ئەوەشدا هەلیکۆپتەرەکە ڕێک بە تەواوەتی لە شوێنی دیاریکراوی خۆیدا نیشتەوە. ئەوە ژوای کرد کە سەربازەکان بە حاڵەتێکی باشە بگرەوە تەماشای فڕۆکەوانەکە بکەن کە چۆن بوو برینار بە خوێنی لێ دەچۆڕە. کە سەربازێکی 100 ساڵەت هەیە کە میراتێکی هەیە لە ئازایەتی کە مەدالیای ئازایەتی وەرگرت و ئەوە دەکات کە بیرکەین و ڕەنگە ئەوانی تر گرفتێکیان هەبێت شتێک لە نێوانیاندا ڕوودا
کەسانێکی وا کە دەتوانانی بیر بکەیتەوە کە دەتوان دووبارە سەرکردایەتی وڵات بکەن ئێمە خەریک بۆ وڵاتەمان لە دەست بدەین چونکە نوێنەرەکانی ئەمڕوو ئەم هۆڵە دەنگیان بەدەستێنەوە و کەوای کردووە $1 تریلیۆن بۆ سوپای ئەمریکا تەرخان بکەن بۆ ئەوەی کەوا بکە گەورەترین و بەهێزترین سوپا بێ لە جیهاندا و ئۆپراسیۆنێک ئەنجام بدەن کە وێنەی نییە لە مێژەیدا کە ناوی تووڕەیی داستان ئاسا دەزانن تووڕەیی داستان ئاسا ئەوە تەنانە زۆر باشتریشە لە چەکشینی وەشەو کە لە میانەیدا توانایەکی زۆرمان نیشاندا ئێمە خۆمان لەوێ بووین لە بارودۆخێکی جیاوازە وە پاشان ئاگادار بن کە چیمان کرد یا سوپاکەمەچی کرد لە ڤێنزوێلا کارێکی زۆر باشمان کرد و توانیمان زۆر بە باشی کارەکە ئەنجامدان و دوای ئەوەی کە لە ئەفغانستان پاشەک شێمان کرد و گەڕاینەوە کە یەکێک بۆ لە ناخۆشترین ساتۆختەکانی مێژی خۆمان بەو شێوەی کە پاشەک شێمان کرد هەروەها لەگەڵ ئێراندا تەماشا بکەن ئەگەر تەماشای هەلیکۆپتەرەکە بکەن و هەروە بارمتەکان ئەوە وا دەکات کە لە ئێستادا جیهان ڕێزمان لێ بگرێت بە شێوەیە کە وێنەی نییە لە مێژوودا بەو شێوەیە ڕێزمان لێ دەگرن بۆ هۆی کۆماری خوازەکانی وەکو ئێوە کە ئەندامی کۆنگرێسن لە ئەمریکا و لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا ئێمە لە ئێستادا هەمووان تێدەگەن کە ئێمە پێکەوە لەگەڵ ئیسرائیلی هاوبەشماندا دوژمنەکەممان بە شێوەیەکی ئەجگار گەورە تێک دەشکێنین لە ئاستێکی تەکنیکی و سەربازی ئەجگار باڵادا بۆ لە ناوبردننی توانە موشکیەکانی کە لەناومان بردووە هێزی دەریان لەناو بردووە و هەمیان لەناو ئۆقیانوسدا نقم بوون ژمارێکی زۆرمان نقم کردووە کەسانێک هەڵێن دەڵێن ئێوە بە چ جۆرێک کار دەکەن لە لووتکەدان ئێوە ئەو کەشتیانیان شێوەیەکی سەرڕاکێشانە نقۆم کرد بەڵام بیر ئەوە بکەنەوە گیانی لە ماوەی چەند ڕۆژێکە زیاد لە 46 کەشتیمان نقم کرد سەکردە تیرۆریستەکەیمان لە ناو بەر بیر لەوە بکەنەوە کۆمەڵە سەرکردەیەکمان هەیە کە هەمیان لە ناو چوون هەمیان لە ناو ئێستا کەس نازانێت ئەوانەی کە دێن و ئەو وڵاتە بڕێدەمەی کێنە و لێ ناگەڕین تاکو دوژمنەکەمان بە تەواوەتی و یەک لای کەرەوە دەبەزێنی لە بیریشتان پێت ئێران وەک خۆتان دەزانن بەڵام ئەگەر تەماشای سولەیمانی بکەن کە باوکی بۆمبی لا ڕێگاکان بوو یا بۆمبە چێندراوەکان بوو کە دەیچاندن بۆ ئەوەی کە بی تەقێنەوە وە خەڵکیان دەکۆشت یاوای دەکرد کە دەست یا قاجا دەموچاور لە دەست بدەیت و ئەو بۆمبانە تا دەهات خراپ و خراپتر دەبوو بۆیە ئێمە ئەویشمە لە ناوبەردە ئەوانە کارە گەورەکان بوو کە ئێمە ئەنجامماندان چونکە ئەو دەیتوانی وە کەسێکی دڕندە بوو تێش بوو بەڵام ئێمە لە ناومان بەردە لە خولی یەکەمماندا وەشتی زۆر گەورەمان کردە و زۆر شتمان ئەنجامدا بەڵام وەک خۆتان دەزانن شەوی ڕۆژی شەمە چوون بۆ دۆڤەر و پێشوازیم کرد لەو هێنانەوەی جەستەی ئەو 6 سەربازەمان کە کوژرا بوون و ئەو تەرمانە دەگەڕێنەوە بۆ نیشتیمان و من لەلایەن خۆمەوە سەرخۆشیم ئاراستەی خێزان و کە سوکاری ئەو سەربازانە کرد و لەگەڵیان ماینەوە لەگەڵ ئەو گەنجانە و لەگەڵ ئەو سەربازانەدا ماینەوە چاوم بە کە سوکار و خێزانەکانیان کەوت و دۆڤەر
ئاڕاستێ یاخود ئەتوانین بڵێن ئەدایەکی زۆر باشی هەبوو و سەربازانە ئەدایەکی زۆر باشیان پێشکەش کرد و کەس و کار و خێزانەکان ڕۆڵێکی گەورەیان هەبوو یەکێکیان پێی وتم یاخود بە منی وت دڵنیا بە لەوەی کە تۆ سەرکەوتن بەدی دەهێنی جەنابی سەرۆک و دڵنیا بە لەوەی کە تۆ دەیبیتەوە و هەموو کەسێک کە پێی دەوتم یاخود دە قسەی پێدەوتم هەمویان پێیان دەوتم دەیانوت دڵنیا بە کە ئێمە سەر دەکەوین و دەیبینەوە و ئێمە هەمومان پێکەمەوە کۆششمان کردووە ئەوەی لە تواناماندا بکردومانە و توانیمان پێکەوە بەسەر ئەم ڕژێمە سامناک و ترسناکەدا سەرکەوتین کە بە درێژایی 47 ساڵی ڕابردوو هەڕەشەی دەکرد و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش ئەو نەتەوە مەزنە بووە لە مێژووی هەموو جیهاندا و لە مێژووی هەموو وڵاتاندا وێنەی نییە ئەتوانم بڵێم بە شێوەیەکی ڕەها لە مێژووی هەموو جیهاندا بۆیە پێم وانە یاخود پێم وایە لە پێم وانی وڵاتەکەمان لە ماوەی 4 ساڵی حکومڕانی جۆ بایدن وڵاتەکەمان مەزن بوو بێت بەڵام ئێستادا وڵاتەکەمان مەزنە و مەزن و مەزنتریشی دەکەین لە سەردەمی جۆ بایدندا وڵاتەکەمان نەهامەتی زۆر بوو سنوورەکانی کراوە بن و ملیۆنەیان خەڵکی نەناسرا و نامۆ دەهاتنە ناو وڵاتەکەمانەوە کە هەمویان پێشتر بەندکراو بوون لە وڵاتەکانی خۆیان و دەهاتن و بەلێشاودا ڕویان دەکردە ناو وڵاتەکەمانە ئەوانە دەرچووی بەندیخانەکان بوون بازرگانی مادە هۆشبەرەکان بوون ئالوودەی مادە هۆشبەرەکان بوون و نەخۆشی ناو نەخۆشخانە دەرونیەکان بوون ئەوانە بەلێشاو دەهاتن و دەڕژانە ناو وڵاتەکەمانەوە بە ملیۆنەها و ملیۆنەها کەس ئەوەش وای دەکات ڕێژەی تاوان لە وڵاتەکەماندا بەرزتر بێتەوە و ئەو ڕێژەیەش بە ریتمێکی ئێجگار زۆر لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا بەرز بەوە من ئەو کەسانم دەناسی کە سیاسەتی وڵاتەکەمانیان بەڕێوە دەبێت باش دایان ناسم و پێیان ئاشنا بوو دەمون ناتکرێت ئێمە کاری وا بکەین نابێت لێگەڕین کە ئەوان بەندیخانەکانیان چۆڵ بکەن و تاوانبارەکانیان بنێرن بە وڵاتەکەی ئێمە و سنوور ببەزێنێن و ناتوانین لێگەڕین وڵاتەکانی تری وەکو کۆنگۆ و غەیری کۆنگۆ و وڵاتەکانی باشووری ئاسیا و وڵاتەکانی ئەمریکای لاتینی ناتوانین لێگەڕین ئەوانە تاوانبارەکانیان و دەرچووی بەندیخانەکانیان بنێرن بۆ وڵاتەکەمان ئەو کۆشانشی کە ئیدارە و پۆلیسی کۆچی ئیدارەکەمان خستیانەگەڕ کۆشێکی هێجگار گەورە بوو بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو تاوانبارانە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردەیە بەڵام ئێمە دەبینین یاخود دەمانبینی کە چۆن ئەو کەمینە دموکراسیەی کە حکومڕای وڵاتەکەمان دەکرد دەمانبینی چۆن دەیانەوێ کۆشەکانمان پەک بخەن بۆ ئەوەی کە نەتوانین بەرگری لە وڵاتەکەمان بکەین لە بەرامبەر ئەو مەترسیانەدا و ئەو نیاز خراپیەی کە هەبوو لە ناخیاندا ئێمە دەمانبینی ئەو نیاز خراپیەی کە لە ناخی ئەندامانی دیموکرات خوازەکاندا هەیە بۆ بەرهەڵەسیکردنی هەموو ئەو ڕێشوێنانەی کە ئێمە دەمانویست بیگرینە بەر بۆ ئەوەی کە توانای دوژمنەکان مەسنودار بکەین لە ئێران و لە حەماس و لە غەیری ئەوانی تر ئەو دیموکراتی خوازانە هەوڵیان دەدا کە کۆشەکانمان پەک بخان و هەنگاوەکانمان پەک بخەن و لێ نەگەڕێن ئەو کارانە بکەین و لەلایەکی تریشەوە هەوڵیان دەدا مافی پەنابەرێتی سیاسی ببەخشن بەو تیرۆریستانە یاخود ئەو تاوانبارانەی کە دەهاتن بە وڵاتەکەمان و هەڕەشیان لە ئاسایشی ئێمە دەکرد یان هەڕەشیان لەسەر ئاسایشی ئێمە دروست دەکرد ئەوانەش ڕەفتارێکی بێمانان بەڵام لە کۆتاییدا دەمانبینیت ئەو کەسانە چۆن بەڕەڵسی کارەکانی ئێمە دەکەین بۆ ئەوەی کە بەرژەوندی وڵاتەکەمان بەدی بهێنن هەر کۆشێک کە ئێمە دەمەخسەگەڕ ئەوان دەچون پەکیان دەخست و لە ناویان دەبردە و لە هەمان کاتیشدا ئەو خەڵکانە کە
کچێک یا کوڕێک یا مناڵێکی خۆیان لەدەستدا لە دەرەنجامی ئەو کارە توندتیژانەی کە ئەو تاوانبارانە ئەنجامیان دەدا ئەوە ئێمە کار دەکەین بۆ ئەو پشتیوانیکردن لەوانەی کە ڕوبەڕووی ئەو کارانە دەبنەوە بۆ ئەوی کە وا بکەن وڵاتەکەمان ئارام و ئارامتر و بێوەیتر بێت بۆ کە وڵاتەکەمان وڵاتێکی ڕێزدار بێت خاوەن پێگە بێت دیموکراسی تر بێت و ئارامتر و سەلامەتر بێت. چەندین جار قسەم کردووە لەگەڵ پاشای شانشینی عەربی سعودی قسەم کردو چەندی جار پێی وتم کە ئەم وڵاتی ئێوە وڵاتێکی مەزن و جوانە و چەند ساڵێکیش پێش ئێستا وتی کە وڵاتەکەی ئێمە وڵاتێکی مردووە، بەڵام ئێستا وڵاتەکەمان یەکێکە لە چالاکترین و بەهێزترین وڵاتەکان و یەکێکە لە زۆرترین وڵاتێکی چالاک و زیندوو و بینیتان ئێمە چێمان کرد لە ڤەنزوێلا ئەوەی کە ئێستا دەیکەین لە ئێران لە کاتی ئێستادا لە کاتی ئێستادا ئێمە لە ئێستادا دەبینە چ کارێک دەکەین ئەمانە کارێکن کە پێشتر نەدەکرا یاخود پێش 2 ساڵی ڕابردوو ئەنجام بدرێت و تەماشاکەن چی ڕوویدا لە هەڵاوسان و لە سنوورەکان. ئێستا سنوورەکانی ئێمە ئارامترین و سەلامەتترین سنوورە لە مێژوودا لە پێشتر یاخود بەڵام پێشترە ئەمە دۆخێک بوو بە پێچەوانە بوو ڕەنگە بگەڕێیتەوە بۆ مێژوویەکی کۆنتر لە سەردەمی باوکی خۆمدا لە ساڵی 1990ەکاندا دەتبینی کە بازاڕی پشک و قەواڵەکان چۆن بوو، بەڵام ئێستا گۆڕاوە و ئێستا نرخەکان گۆڕاون. ئێمە ڕێوی شوێنێکمان گرتوتە بەر کە پێشە نەگیراونەتر و هیچ بژاردە و چارێکمان نییە جگە لە گرتنەبەری ئەو ڕێو شوێنانە و بۆ ئەوەی کار بکەین بەو شێوەی کە دەمانەوێت و ڕەنگە هەندێک لە ئەو ڕووداوانەی کە لێرە و لەوێ دەکەون کارێکی نەکردە بێت، بەڵام ئەوەی کە کردومانە کارێک بووە ئەرکی سەرشانمان بووە کە دەبێ بیکەین و ئەو کۆشانەی کە خستومانە تەگەر باشترین کۆشیەکن کە تاکو ئێستا خراونەتە گەڕ و کراون. ئەوەش خۆی لە خۆیدا شتێک نییە کە تەنیا کۆشێکی دابڕاو بێ لە کۆی کارەکانی تر، چونکە ئێمە توانیمانە چکە لە هەمان کاتە ئەگەر بێت و تەماشای ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین دەبینن کە چۆن ئەو شەکە بێعەقڵانە دەتەقێنرێن و ئاڕاستەی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێن، ئاڕاستەی قەتەر و وڵاتەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێن. ئەو وڵاتانە وڵاتی بێلایەنن، بەڵام دەبینین چۆن هێرشیان دەکرێتە سەر و چۆن موشەکیان ئاڕاستە دەکرێت. لە کاتێکدا ئەوان لەگەڵ ئێمە یا لە ڕیزی ئێمە یا لە پشتی ئێمەنەوەستان لەگەڵ ئێمە داهێرشیان نەکردە سێران کەچی لەگەڵ ئەوەشدا هێرش دەکرێتە سەریان و موشەکیان ئاڕاستە دەکرێت. بۆیە ئێمە بایەخمان بەوە نەدا، ئێمە ئەومان بە هەندوار نەکرد، هیچ بژاردەیەکی ترمان نەبوو، بیرمان لەوە نەکردەوە کە ئەوان لەگەڵمانە بنیاندا، بەڵام پێشتر دیموکراتی خوازەکان هەوڵیان دەدا شکستەکانی خۆیان بەڕێ بکەن و تێیپەڕێنن، بەڵام ئێمە بینیمان کە هیچ هۆیەکی تر لە ئارادا نییە و ڕەنگە ئێرانیەکان تەنیا 1 هەفتەیان لە پێشدا بوو بێت یا لە بەردەمتا بێ یا نەفتیان مابوو بۆ ئەوەی کە ئەوان دەست بکەن بە کارەکانیان و لە ماوەی هەفتەیەکدا هێرش بکەنە سەرمانە. ئەگەر ئێمە دەستمان بە هێرش نەکردە ئەوە ئێمە ئەوان هێرشیان دەکردە سەر ئێمە و ئیسرائیل و هێرشیان دەکردە سەر هەموو ناوچەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکان موشک باران دەکرد و بۆیە ئێمە لەگەڵ ئیسرائیلدا دەست پێشخەریمان کردو. بۆیە دەبینن هیچ سەکۆیەکی تەقاندنی موشەکیان نەماوە، ڕەنگە ئەگەر مابێتیش لەوانەیە لە 120 یا لە 122 سەکۆکانی تەقاندنی موشەکەکانیان مابێت. ئەوە جگە لە خستنە خوارەوەی درۆنەکانیان هەروەها لە ئێستاشدا لە توانای ئەویان نییە کە درۆنی زیاتر بەرهەم بهێنن. بۆیە وامان لێکردوون یا وامان کردووە لە ناوچەکە کە ئارامتر و سەلامەتر بێت، بەو شێوەیە وامان کردووە کە ناوچەکە ئارامتر بێت. ئەوەش دەرەنجامی ئەو کۆشەیە کە ئێمە بۆیە کەمی جار لە مێژوولاتی کردەکانی ئەمریکادا بیخینە گەڕ. ئەوەش بە گوێرەی یاسایەکی گەورە و جوان کە توانیمانە بە پەیڕەوکردنی
وا بکەین ڕێژەی باجەکان کەم بکەینەوە بارگرانی سەرشانی هەوڵاتیانی ئەمریکی سووک بکەین هەروەها بەهۆی ئەو کارەوە توانیمانە بارگرانیەکانی سەرشانی خەڵکی لە ڕووی ئابوووریەوە کەم بکەینەوە بە تایبەتی بۆ خەڵکانی هەژار و ئەوانەی کە داهاتەکانیان سنووردەرە ئەوانەی کە باش دەدەن و ئەوانەی کە خزمەتگوزاریەکان پێشکەش دەکەنەوە ئەوەی ئێمە بڕیارمان داوە یاخود بڕیارمان داوە تەنیا ئەو ئۆتۆمبیلانە بکڕین کە لە ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا بەرهەم دەهێنرێن هەروەها ئەو پرۆژەی کە هەمانە کە پرۆژەیەکە بۆ ئەوەی کە هەلی باشتر بخاتە بەردەم منداڵان لە ئامێری دڵدل کە یاخود دێڵ ئەتە کۆمپیوتەری دێڵ ئەمانە کۆمەڵە بابەتێکی گرنگە بیل و بابەتانە بکەن ئەو دیارانەی کە دەدرێت بە خێزانەکان دەدرێن بە مناڵەکان بۆ ئەوەیکە بتوانن بە شێوەیەکی باشە خێزانەکانە بەکاری بێنن بۆیە ئێمە کۆشی زۆر باش مەخسۆتە گەڕووە ناشوەستین لە کارەکانمان پێشتر بینیمانە چۆن ئەو پارانە خرج دەکرێن کە ملیۆنەها دۆلارن و هەندێکیان یاخود هەندێکیان پارەیەکی زۆریان داوە بە مناڵەکانیانە و بۆ ئەوەی کە کاریان بۆ کارێکی لەو شێوەیان بۆ بکەن و تەنانەت هەندێکیان هەبووە کە پارەیەکی زۆری بۆ منداڵەکانی بەجێ هێشتووە کە سەدان هەزار دۆلاری ئەمریکیە ئێمە ملیۆنەها دۆلارمان خەرج کردووە بۆ دووبارە بنیاتنەوەی کارخانەکان و دروستکردنی کارخانەی نوێ کە ئەوە وا دەکاتە ئابوووریەکەمان یەکێک بێ لە گەورەترین و مەزنترین ئابوووریەکانی جیهان و واروەها ئەوە وا دەکات کە ئێمە بتوانین پرۆژە یاسای نوێ پەسەند بکەین کە پرۆژە یاسای زۆر جوان و ناوازەن لە بێژی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا ئەوە جگە لە بەرەمێنانی زیاتر لە نەوت و گازی سروشتی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەوەی کە بتوانین وزەی پاک و خاوێن بەدەست بهێنین ئەم وزەیەکی پاکە بەو جۆرەش ئێمە پێشی ئەو وزەیە دەدەینەوەانە کە لە وڵاتی چین بەرهەم دەهێنرێتەوە بینیشمانە کە چین بە چی شێوەیە کە فراوانخوازی دەکەن بە تایبەتی لە بواری بەرەمێنانی وزە لە ڕێگەی بەکارهێنانی توانای باوەیە لە ڕێگەی بەکارهێنانی باوە بەڵام ئێمە لەلایەن خۆمانەوە کار دەکەین بۆ ئەوەی کە ڕادە و ڕێژەی بەرەمێنانی وزە زیاتر بکەین و ئەو پشێوەیە کە لەسەر چەند ئاستێکی جیاواز لە ئارادەن کاریگەری خراپیان هەبووە لەسەر سوپاکەمان و هێزە چەکدارەکانمان شتی زۆر هەبوو ڕووی داوە کەوای کردووە نرخەکان بەرز ببنەوە وە بینیمان ئەوانەی کە قسە دەکەن و چۆن باسی خەرجەکانی بژێوی دەکەن و زیادەڕەوی دەکەن لە بەرزبوونەوەی خەرجەکانی بژێوی و جاروبار گوێم لەو قسانە دەبێت کە چۆن کەسانێکان باسی ئەو شتانە دەکەن بە تایبەتی لە وڵاتەکەی خۆم بینیمان کە چۆن دموکراتە خوازەکان باز لەو بابەتانە دەکەن باز لەوە دەکەن کە دەڵێن نرخەکان بەرز بێتەوە نرخەکانی ئۆتۆمبیل و نرخەکانی تێچووی و خەرجیەکانی بژێوی و ئەو بابەتانێک کە هاوشێوەی ئێوەن دەمێ پێتان بڵێم ئێمە لە ماوەی ڕابردوودا و لە ماوەی ڕابردووی حکمڕانی ئێمەدا ڕێژەی هەڵاوسانمانە بە ڕێژەی لە سەدای 1.7 کەم کردوێتەوە و هەڵاوسان ڕێژەی هەڵاوسانەکە لە مێژوو وڵاتەکەمانە کاتی خۆی بەرترین ڕێژە بووە بۆیە ئێمە خەمسار نابین لە ئاستە ئەو بابەتەدا و خەمسار نابین لە بەرامبەر ئەو پلاتفۆرم و کەناڵانەدا کە هەواڵی دروستکرا و بێبنەما بڵاو دەکەینەوە بەڵام لە ماوەی حکومڕانی دیموکرات خوازەکاندا دەتانبینی کە ڕێژەی هەڵاوسان چەنە بەرز بووە کە بەرزترین ڕێژە بووە لە ماوەی 49 ساڵی ڕابردوودا ئێمە لە خولیەکەم دەتوانین بەسەر و کێشەیەدا زاڵ بین و توانیمان کاری زۆر باش بکەین و توانیمان وا بکەین کە کۆمپانیەکانی دڵنیایی بە شێوەیەکی باشتر مامەڵە بکەن و بە شێوەیەکی باشتر مامەڵیان لەگەڵ تا بکەین بە تایبەتی بۆ بابەتەکانی دڵنیایی
و کارکردن لەگەڵیاندا بۆ ئەوەی کە ئەدایان باشتر بکەن و نرخەکان باشتر بکەین و نرخەکانی دەرمان بە ڕێژەی لە 100% دابەزێنین و کەم بکەینەوە یاخود بە ڕێژەی لە 150 حکوومەت تریلیۆنەها دۆلاری خەرج دەکرد و ئەو پارەیە دەبوو بدرێ بەو کەسەی کە خاوەنی دڵنیاییەکە خۆیەتی ئەو کەسەی کە بەڕاستی سوودمەند دەبێت لە بابەتی دڵنیایی نە کۆمپانیەکانی دڵنیایی ئەوەش ئەو چاکسازیەیە کە من دەمەوێت ئەنجامی بدەم لە سیستەمی چاودێری تەندروستی چونکە زۆرێک لە کۆمپانیەکانی چاودێری تەندروستی یاخود دڵنیایی تەندروستی کێشە دروست دەکەن لە کاتی مامەڵەکردن لەگەڵ ئەو بابەتە بە شێوەیەکی دروست هەندێک جار کار ناکەن بۆیە ئێمە لەلایەن خۆمانەوە دەمانەوێت ئەو شتە خراپە چارەسەر بکەین و چا بکەین دەمانەوێت ئەو بابەتە چارەسەر بکەن کە کاتی خۆی دموکرات خوازەکان دروستیان کرد و کێشیان لەگەڵ کۆمپانیەکان دڵنیایی دروست کرد بابەتی لە بابەتی سیستەمی چاودێری تەندروستی بۆیە ئێمە وەکو کۆماری خوازەکان ویستمان و بابەتە چارەسەر بکەین و هیچ کەسێکیش نییە بتوانێت لەو بابەتەدا مشتومڕمان لەگەڵ بکات کۆماری خوازەکان ئەم کاریان پێ باشە وەم کاریان پێخۆشە بەڵام کۆمپانیەکانی دڵنیایی ئەو بابەتانە بڵاو دەکەنەوە و ئێمە ئەوەی کە کردمان هەڵسوکەوت و ڕفتارێکی ڕاست و دروست بوو کاتێک کەوامان کرد پارەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بکاتە دەست و گیرفانی سوودمەندبووانی ڕاستەقینە نە کۆمپانیەکانی دڵنیایی خەڵکیش ئەویان پێخوباش بوو وەهانی ئەو کاریان دەدا و ئەو کاریان پێ باش بوو لەبەر ئەوە سیاسەتی ئێمە لە دڵنیایی تەندروستیدا باشترین سیاسەتیەک بووە لە مێژووی سیاسەتی دڵنیایی تەندروستی لە مێژوودا وەتوانیمان نرخەکان داببەزێنین بە ڕێژەیە کە دەگاتە چارەکە ئێوە ئەتوانم باوەڕ بەڵێ ئەوەی بینیتان وتاری دۆناڵد ترەمپ و سەبارەت بە هەندێک پرس بە دیاریکراوی لە بابەتی جەنگ و سوپاکەی ئەمریکاوە دەست پێکرد کەوتی سوپایەکی زۆر باشم ڕێخستوێتەوە و سەبار بێراوەتی کە هێزی دەریایی ئەو وڵاتەمان لە ناوبردووە کەشتەکانیان لە بنی دەریان و سیستەمی موشکی و درۆنی ئەو وڵاتە بە خێرایی و بە زووی تێکەشکێنین و ئاماژی بۆ کرد کە زیاتر لە 48 سەرکردە و فەرماندەی ئێرانیان کردو تا ئاماژ و کوشتیان ئەوانەی کە ئێستا ئێران بەڕێوەبەر نازانن کن بەڵام بەردەوامە بن تاکو ئێران ئەبەزێنن و باسی لەوەش کرد کە هێرشتا ئێران پاڵپشتی سەرەکیە لە سەراستی جیهان بۆ تیرۆر وتی بە نەمانی ئێران ئارام جیهان لە دۆخێکی ئارامترابێت لە پێویست بابەتی تری ناوخۆی ئەمریکاشی باس کرد جایکتر باسی جۆ بایدنی کردەوە و باسی سیستەمی تەندروستیشی کرد کە ئۆباماکێ هێشتا کێشەیەکی گەورەیە لە نێوان دیموکرات و کۆمارەکان سەبارەت هەندێک جار شەتداونی حکوومەتی ڕوئەیە جا بە کورتی دکتۆر هەردی لە سەخسەکانی ترمکەوە باسەکە جۆرێک لە ئاگر بەست یان وەستانی شەڕوانە هەبێ چی خوێنەوەی تازێ بە قسەکان دەستان خۆش ببیار بۆ ڕۆماڵەش هەروەکو من تقریبا ناوە 45 دقیقێک لەمەوە پێش ئەو کات دیارەکەشم بە فارسی و تمارامشەکەم ینی بە پێی ئەو بردومانانی کە ئێران ئیکا دیارە هیچ بەڵێنێک پێ نەدراوە و پێشبینیەوەشم کرد کە ترەمپ باوەڕ ناکەم شەڕەکە ڕاگرێتە واش دەرەچوو لەبەرەوەی کە نەک هەر کۆماریەکان دیموکراتەکانیش لەگەڵ ئەوانین پڵنگێکی بریندار بەجێ بێڵیت لە نیوەی ڕێگەیە ئێران هێشتا نەمەرجی بەسەراسە پێنراوە نەخۆشی ڕاستەکەی ئامادەیەک بۆ قوڵکردنی مەرجەکان لە دوانە ئەسڵەکان ئەوانەی کە ئیداری شەڕەکە ئەکەن تا ئەم دقێش ینی وا پیشانیان کە ئەمان شەڕناگرن کەواتە هێشتا ماوێتی بۆی کە ئێران بێتە سەر ئەو مێزە ئەوەی کە داوای ئەەکەن ئیمزای بکات بەرەوە دیارە ڕۆژانێکی تونتر و سەختتر لە بەردەمایە و پێچێ گۆڕاوی تری ناوچەیی و نێوخۆیی ئێرانیش ڕۆڵی تریان پێ بسپێرە ڕۆڵی تر بگێڕن ئەوەشی کە ئەبینێ ئۆپۆزیسیۆنی چەکداری ئێرانی لە هەر سێ قۆڵەکەەوە خەریکی خۆئامادەکاری زیاترن کە لە ناوخۆی ئێرانە جۆر لە جۆرەکان شەقامی ئێرانی بکەن بە شەریک لە ئیدارەدانی ئایندەی ئێرانە زۆر باشە دکتۆر مومین جەنابەت وەکو دوایین قسەش بێگە لەسەر بەتاکید خۆی گرنگ بوو لەک تێبگەینەوەیشەوەی تقریبان تا ڕادێک هەندێک لە گومانەکانی ڕەواندەوە کە لە ئێوارەوە بڵێن لە بەیانیەوە لەگەڵ ڕاگەاندنی ناوی مستەفا خامنەی وەکو ڕابەری شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران قۆمەقۆیەک دروست بوو لەسەرەوەی کە
ئایا بەکوێگا دۆخەکە هەندێک گومانەکانی ڕواندا و بەڵام دیسان هێشتا هەندێک گومانەکان ماون ینی بۆ نمونە ئەم دوانی وەڕۆیە ترامپ قسەی لەسەر تیمی ژنانی ئێران کرد کە ئێستا لە ئوسترالیان و باسی لەوە کرد داوای لە ئوسترالیا کرد کە مافی پەناهندەیان پێ بدات ئەگەر نایدات با ئێمە خۆمان وەکو ئەمریکا بیدەین هەندێک لە شرۆڤەکاران ئەمەیان بەواتی وا تێگەشتبوون کە ئەمە بریتە لە مامەڵەکردن نەرم لەگەڵ گەلی ئێرانیا و گرنگی بە ئێراندا چکە ئەگەر قرارە ئێران کۆتایی پێبێنێ بۆچی گرنگی بەگەلەکەی دات ئەمە خوێنەوەی جیاوازی بۆ کرد بەڵام دوجار ئێمە لە بەردەم کۆمەڵی گۆڕانکاریین گۆڕانکاریەکانیش چ لە دانانی ڕابەرەوە کە 3 ڕۆژ ڕاگانی ناوەکەی دواخرا و ئەم جوڵانی کە ئێستا ترامپ دەستی پێکردووە و ئەو جوڵانی دڵتانی کە لە ناوچەکەی هەن چه ڕۆڵی تورکیا چه ڕۆڵی وڵاتانی عەربی کە بیرمان نەچێ سەڵتەنەی عەمان کۆبنەوەیکی ئۆنلاین لەگەڵ زۆربەی وەزیرانی دەرەوەی وڵاتانی ناوچەکە ئەنجام داوە و باسی لەوە کردووە کە ئەبێ هەوڵەکانیان بە ئاراستەی دۆزینەوەی ڕێگە چارەیەک بگرنە بەر هەموو ئەمانە پێماڵێن کە دۆخەکە لە بەردەم گۆڕانکاریە بەڵام دوجار ئەوەستین تا گۆڕانکاریەکان بە چاڕاستێکم دوجار بەشک و خوابکە لە سوودی خەڵکا بن و خەڵک سەلامت بێ و کەمترین قوربانی لە دۆخەکانە بێ ئاراوە زۆر باشە دکتۆر هەردی مەهدی زۆر سپاسم شوش لەگەڵمان نبوون دکتۆر مومین زەڵمی باماشەوە چاکەوتم قسەی کۆتاییتە دکتۆرمیتی بە دڵنیایی پەلەی بووکە کۆتایی پێبێنێت ماندوونە بنێوە بێگومان ڕووماڵی کورسات نیوز بەردەوام بێ سەرنجتان ڕاکێشم بۆ هەندێ وێنەی بەیروت کە ماوەی چەند ڕۆژێکە لەلایەن سوپای ئیسرائیلەوە هێرشی بەردەوامێکرێتە سەر بە تایبەت باشووری بەیروت ئەوەش تەل ئەبیبە کە ئەم شەو سێمین شەپۆلی هێرشی موشکی سوپای پازداران کرا بۆ سەر تەل ئەبیب وەکو خۆیان باسییان کرد ناوەندی پەیوەندیەکانی مانگی دەستکردی ئیسرائیلیان لە تەل ئەبیب کردووەتە ئامانج و بەکارهێنانی موشکی خەیبەرشکێنی کە کڵاوەی موشکی 1 تۆن سوتەمەنی هەڵگرتووە ئاراستەی ئیسرائیل و تەل ئەبیب کراوە و جارێ زەرور و زیانەکان نییە کە بێگومان ئەوەش بەیروتە کە تا ئەستێک ئاسمانی بەیروت چەند ساعتێکە ئارامە بەڵام پێشتر بردومانی چڕوپەر هەبوو پاشکەمێکی دیکە هاوکارم ڕەنج لەگەڵتان بەردەوام بێ بۆ ڕووماڵی کورسات نیوی سەبارەت بە جنگ و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست.